دێتە ڕۆکۆی کە توندوتیژیەک بڵاوکرێت یاخۆ توندوتیژیەک بەرامبەر دەوروبەر و ئەو کەسانە ئەنجامدات کە دەیبینن جا دکتۆر کارزان لەو بارەوە هۆشیاری یاسایی بڵاو دەکاتەوە با بەیەکەوە بینەری بین دواتر لە تەوەری دووەمی پرۆگرامەکە لەگەڵتان بەردەوام بین. هاوڕێیان ئەم کاتتان باش یەکێک لەو کێشە و گرفتانی ئەمڕۆ کۆمەلگەی مرۆڤی پێوەی دەناڵێنێ بریتە لە تیرۆر و توندوتیژی. گرفتەکە لەوەدایە ئەو وڵاتانەی کە توندوتیژی و تیرۆری تێدەکەوێت خەڵکانی بێگوناهیش ڕوبەڕووی ماڵوێرانی و ئاوارەی و کوشتن و دەربەدەری دەبنەوە. لەبەرەوە خۆشبەختانە ئەمڕۆ لە هەرێمی کوردستان بەپێی یاسای ڕۆژنامەگەری لە هەرێمی کوردستان و چەندین یاسای ترمان هەیە کە ڕێگەی لەوە گرتووە ئامرازەکانی ڕاگەیاندن بە تایبەت سۆشیال میدیا مۆبایل هەر بوارێکی تری ڕاگەیاندن بەکاربێنرێ بۆ بڵاوکردنەوەی توندوتیژی و تیرۆر. لەبەرەوە داواکارم لە هاوڵاتیان بە هیچ شێوەیەک بابەتێک وێنەیەک ڤیدۆیەک بڵاو نەکەنەوە کە هەندانی بۆ توندوتیژی تێدابێ یا هەندانی بۆ تیرۆر تێدابێ دژی نەتەوەیەک یاخود جی ئاینێک یاخود کەمینە نەتەوەیەک. لەبەرەوە هەر بابەتێک کە بڵاو بێتەوە یاخود کەسێک شێریەکە هەمان بەرپرسارەتی دەکەوێتە ئەستۆی ئەو کەسێک کە یەکەم جار بابەتەکەی بڵاو کردوێتەوە. لەبەرەوە داواکارم لە هاوڵاتیان کاتێک بابەتێک بڵاوەکەنەوە ئەبێ بە زمانێکی نەرمونیان بێ و هەوڵ بدەن پەرە بە هزری ناتوندوتیژی پەرە بە نەرمونیانی و ئاشتەوایی لە ناو کۆمەلگا دابن، چونکە ئێمە نمونەی ئەو کۆمەلگا و وڵاتانەمان لەبەر چاوە کاتێک کە تیرۆر و توندوتیژی تێدەکەوێت دەبینی خەڵکانی بێگوناه منداڵان پیرەمێرد و پیرەژنەکانیش ڕوبەڕووی دەربەدەری و کوشتن و ماڵوێرانی دەبنەوە. بۆیە ئەرکی میدیا ئەوەیە کە هەمیشە بایەق بە هزری ناتوندوتیژی بە و هاوڵاتیانیش هەمیشە ئەو بابەتانە بڵاوکەنەوە کە هانی ئاشتەوای لەناو کۆمەلگادن و هەر کاتێک کە بابەتێکیش لە تۆڕە کۆمەڵایەتەکاندا توندوتیژی تێدا بوو پێویستە ڕیپۆرتی بکەن بۆی کە کۆمپانیای فەیسبوک ئەو پۆستە بسڕێتەوە تا بە هەوڵی هەموو لایەک بتوانین کۆمەلگایەک بەرهەمبێنین کە کۆمەلگایەکی ئاشتەوایی بێ کۆمەلگایەک بێ هزری ناتوندوتیژی تێدا بێ بۆ ئەوەی گیانی هەمومان سەلامەت بێ و وڵاتەکەشمان لە تیرۆر و تەقینەوە بەدوور بێت. لە ساڵی 1993 لەلایەن لە تەوێگرتوەکانەوە 35 دەستنیشان کرا بە ڕۆژی گیانی ئازادی ڕۆژنامەگەری کە ئازادی ڕۆژنامەگەری لە چوارچێوەی یاسای نێودەوڵەتیدا دەکەوێتە بازنەی ئازادی ڕادەربڕینەوە کە ئازادی ڕادەربڕینێکێکە لە مافا بنچینەیەکانی مرۆڤ. بەڵام ئایا ئەم ئازادی ڕادەربڕینە ئەم ئازادی ڕۆژنامەگەریە لە هەرێمی کوردستاندا بۆ ئێستا چۆنە لە چ قۆناغێکدا تا چەند ئازادی ڕادەربڕین هەیە لە لای ڕۆژنامەنووسان؟ هەمووان شایەتی ئەوەن کە لە ماوەی ڕابردوودا ڕۆژنامەنووسان تیرۆر کراون، ئەشکەنجە دراون، زیندانی کراون، تەنانەت کەلوپەلەکانیان شکێنراون. بەپێی ئەو راپۆرتانە و بەپێی ئەو توێژینەوە و ئەو ئامارانی کە ڕێکخراوەکان چ لەسەر ئاستی ناوخۆی چ لەسەر ئاستی نێودەوڵەتی خستویانەتە ڕوو دەربارەی پێشێلکاریەکان و دەربارەی ئازادی ڕادەربڕینی ڕۆژنامەنووسان لە هەرێمی کوردستاندا ئەوە خراوەتە ڕووکە دەڵێن ئازادی ڕادەربڕین و ئازادی ڕۆژنامەگەری لە هەرێمی کوردستاندا لە بارێکی خراپدایە. بەڵام لەگەڵ هەموو ئەمانەشدا کاتێک کە پێشێلکاریەک بەرامبەر بە ڕۆژنامەنووسێک دەکرێت ئایا سەندیکای ڕۆژنامەنووسان چ ڕۆڵێک دەبینن؟ ئەوان تا چەند دەتوانن مافی ڕۆژنامەنووسان بپارێزن تا چەند دەتوانن مافی ڕۆژنامەنووسان دابین بکەن؟ ئەگەر پێشێلکاریەک بەرامبەریان کرا ئەو کاتە چی ڕوودەدات؟ تا چەند دەتوانن مافەکانیان وەربگرنەوە؟ ئەگەر مافەکان وەرناگرنەوە ئێمە بۆچی سەندیکای ڕۆژنامەنووسانمان هەیە؟ جا لەسەرم بابەتە گفتوگۆ دەکەین لەگەڵ سمکۆ عەبدولکەریم کە بەڕێزیان سکرتێری لقی هەولێری سەندیکای ڕۆژنامەنووسانن بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە هەولێر و لەگەڵ ئێمەدا ئامادەیە. کاک سمکۆ بەیانیت باش و سپاس بۆ بەشداریکردن و ئامادەبوونت لە بەرنامەکەدا. هەر سەرەتا بەوە دەست پێ بکەم کە بۆ پێی بەڕێستان لە سەندیکان و هەم ڕۆژنامەنووسیشن زیاتر ئاگاداری بارودۆخی ڕۆژنامەگەری و بارودۆخی ڕۆژنامەنووسان و حاڵەتەکان یاخود بارودۆخەکانتان پێدەگاتەوە. ئەگەر ئێستا باز لە ئازادی ڕۆژنامەگەری لە هەرێمی کوردستاندا بکەین لە چه قۆناغێکدا ئێستا؟ من سەرەتا بەڕاستی پیرۆزبایی لە ڕۆژنامەنووسان دەکەم بە بۆنەی ڕۆژی جیهانی بۆ ئازادی ڕۆژنامەگەری کە هەموو ساڵێک لە 3 ئایاردا یادی ئەو ڕۆژە بەرز ڕادەگیرێتن. ئەگەر ئێمە قسە لەسەر هەرێمی کوردستان بکەین چەند ئازادیەکان لە بەرچاو گیراون و چەند ڕۆژنامەنووسان ئازادن لە کاری ڕۆژنامەگەری و میدیاکان چەند ئازادن لە کاری ڕاگەیاندنی خۆیاندا،
بەدڵنیاییەوە من پێم وایە مەسلەی ئازادیەکان لەسەر چەند بنەمایەک وەستاوە. یەکیان ئەوەیە کە ئەبێ دەسەڵات یان حکوومەتی ئەم وڵاتە باوەڕێکی تەواوی بە بنەما ئازادیەکان هەبێتن و کەشێکی ئارام و کەشێکی لەباری خوڵقان دەبێت بۆ ئەوەی ڕۆژنامەنووسان و ڕاگەیاندن کاران ممارەسەی کاری ڕاگەیاندنی خۆیان بکەن لە هەرێمی کوردستاندا. خاڵێکی تریش ئەوەیە بەڕاستی ئەبێ کەناڵەکانی ڕاگەیاندن و ڕۆژنامەنووسانیش خۆیان دەرچیان بەوە کردبێت ئازادیەکان تا شوێن دەرێ بڕدەکاوە ئەبێ ئەو سنوورە دیاریکراوانە چین کە ئەوان دەتوانن لە چوارچێوەی کاری ڕۆژنامەگەری خۆیاندا ممارەسەی بکەن. خاڵێکی تریش ئەوەیە کە ئازادیەکان لە چوارچێوەی یاسادا لەم وڵاتەدا مەسەرەن چۆن ڕێکخراون. من بۆ گەڕانەوە بۆ هەرسێ ئەو سێ بنەمایی کە باسم کرد ڕاستە ئێمە لە ڕووی یاساییەوە یاسایەکمان هەیە دەستەبەری ئازادیەکانی تێدا کراوە و بە شایدی هەمومان و چۆن باس کراوە کاکسم کۆ لە یاسای کاری ڕۆژنامەگەریدا چۆن باس ڕۆژنامەنووسان کراوە؟ ببوورە دەنگت تۆزێک نزمە ئەگەر نازانم چۆن دەبێ ئەگەر هاوکارانم بتوانن سەوتەکە چاک بکەن بۆی کە کاکسمکۆ باشتر گوێی لێمە بێ. کاکسمکۆ باست لە یاسا کردوتە ئێمە لە هەرێمی کوردستان ئێمە یاسایەکمان هەیە کە باز لە ڕۆژنامەنووسان دەکات. جا پێم خۆشە باشتر ڕوونی کەیتەوە کە لە یاسای کاری ڕۆژنامەگەریدا چۆن باز لە ڕۆژنامەنووسان کراوە. بەڵێ بەپێی یاسای ژمارە 35 ساڵی 2008 کە لە پەرلەمانی کوردستانەوە دەرچووە لەم یاسایەدا ئازادیەکی تەواو فراهەم کراوە بەو مانایی کە ڕۆژنامەنووس لە سەرکاری ڕۆژنامەگەری لە کوردستاندا نابێت ڕێگری لێ بکرێت و نابێت زیندانی بکرێتن بە شێوەیە کە دەبێ کەشێکی ئارام و کەشێکی لەباری بۆ بخڵقێنرێت کە ممارسەی کاری خۆی بکاتن. هەروەها کاتێک کە پێشێلکاری بەرامبەر بە ڕۆژنامەنووسان دەکرێت هەر بەپێی ئەم یاسایە لێپێچینەوە لەو کەسانە دەبێت بکرێتن کە پێشێلکاری یان دەستدرێژی دەکەنە سەر ڕۆژنامەنووسان. بەڵام خاڵێک کە دەکرێت بەڕاستی زۆر بەرزدی هەڵوەسەی لەسەر بکەین ئەوەیە ئەم یاسایە چەند جێبەجێ دەکرێت. کاتێک کە ڕۆژنامەنووس ڕوبەڕووی پێشێلکاریەک دەبێتەوە ئەو بڕگە قانونی کە لەم یاسایەدا هەیە چەند جێبەجێ کراوە مافی ڕۆژنامەنووسان وەرگیراوەتەوە. من پێم وایە لەم ڕۆوە وەکو پێویست ئەم یاسایە لە بەرچاو نەگیراوە و زۆر زاریش پەنا بردراوەتە بەر یاسای سزادانی عراقی بۆ سزادانی ڕۆژنامەنووسان. ئێمە لێرەدا دەبێت بگەڕینەوە سەر ئەم دوو خاڵی یەکەم کە باسم کرد یەکیان ئایا دەسەڵات لێرانە حکوومەت یعنی چەند باوەڕی بە بنەماکانی ئازادی و ئازادی ڕۆژنامەگەری هەیە و ڕۆژنامەنووسانیش چەند بە شێوەیەکی پرۆفیشناڵانە لە چوارچێوەی ئیتیکی کاری ڕۆژنامەنووسی ئیشەکانی خۆیان دەکەن. من پێم وایە خەلەل لە هەر سێ بوارەکەیە هەیە هەم دەسەڵات بەڕاستی تا ئێستاکە ئەوەی نەسەلماندووە کە بڕوایەکی تەواوی بە بنەماکانی ئازادی هەیە بۆیە وای کردووە کە زۆر جار ڕۆژنامەنووسان ڕوبەڕووی ئەزیەتدان ڕێگریکردن و زیندانیکردن و تا ئاستی ئەوەی کە بەداخەوە ئێمە ئاماژەبەوە دەکەن کە تیرۆرکردنیشی تێکەوتووە. ئەوەی تریش کە پەیوەندی بەوە هەیە کە ڕۆژنامەنووسانیش بەڕاستی ئەبێ لە چوارچێوەی ئیتیکی کاری ڕۆژنامەگەری و لە چوارچێوەی ئەو یاسا ڕۆژنامەگەری کە لە کوردستاندا هەیە و ڕەچاوکردنی بە شێوێک لە شێوەکان نێوگزار باسیەوە دابوو نەریتی کۆمەلگاکەش دەکرێتن ئەبێ لە بەرچاو بژیرێ. من پێم وایە لە کوردستان لە هەرێمی کوردستاندا هەر سێ بنەما پێشێر کراون وەکو خۆی کاری لەسەر نەکراوە لە بەرچاو نەگیراوە. کاکسم کۆ ئەو یاسایی کە باست کرد کە ئایا حکوومەت دویان بڵێ هەرێمی کوردستان تا چەند پێوەستە پێوی یاخود پابەندە پێوی و جێبەجێ دەکرێت یاساکە ئەگەر وەکو خۆی جێبەجێ بکرێت پێویست بە هەموارکردنەوە کات یاخود بۆ ئەم حاڵەتەی ئێستا پێویستی بە هەموارکردنەوەیە؟ بەدڵنیاییەوە ماوەیە کە باسی ئەوە دەکرێتن کە یاسای ڕۆژنامەگەری پێویستی بە هەموارکردنەوە هەیە. ئەگەر هەموار بکرێتەوە چی لێ بکرێت یان چی لێ ئەکرێت؟ بەڵێ من وەکو بۆچوونی شخصی خۆشم بەڕاستی من پێم وایە هەندێک کەم و کورتی لە یاساکەدا هەیە ئەمە وای کردووە دەرفەت بداتە دادوەر و دادگاکانی هەرێمی کوردستان کە لە بەرامبەر هەندێک حاڵەتدا پەنا ببەنە بەر یاسای سزادانی عراقی.
کاتی خۆی کە ئەم یاسایە لە پەرلەمان وەکو پرۆژه یاسا خرایە ڕوو وەکو پرۆژه یاسا خرایە ڕوو هەندێک خاڵی تێدا بوو بەداخەوە ئەو کاتە ڕۆژنامەنووسان و زۆرێک لە ڕای گشتی لەسەر دروست بوو کە پێیان وابوو ئەم بڕگانە نابێت لە یاساکەدا هەبن ئەمانە بەرتەسکردنەوەی ئازادی ڕۆژنامەگەرین لە کوردستاندا من ئەو کاتیش و ئێستاش پێم وایە بەداخەوە دەبواە ئەم بڕگانە لە یاساکەدا هەبوانە ئێستاکە ئەو دەرفەتەیان ئەو بیانوە نەدەدرا دادگاکان و دادوەران بۆ ئەوەی لە دەرەوەی یاسای ڕۆژنامەگەری لێپرسینەوە لەگەڵ ڕۆژنامەنووسان بکرێن ئەویش ئەوەیە کە هەندێک ئادابی گشتی ئاسایشی نەتەوەیی ئەگەر لە یاساکەدا هەبوایەوە باسی ئەوەی کردبایە کە لەسەر ئەو بڕگەیەشە مەسەرن لەسەر قسەکردن لەسەر ئادابی گشتیان ئاسایشی گشتیشە ڕۆژنامەنووس نابێت زیندانی بکرێ ئەمە لە یاساکەدا دیاری نەکراوە لە یاسای ڕۆژنامەگەری مەبەستم بەڵام مەسەرن لە یاسای سزادانی عراقی دیاری کراوە من پێم وایە تاکە خاڵێکە ئەوەی کە پەیوەندی بەلایانی قانونیەوە هەبی ئەوەیە بەڵام ئەوەی تر کە دیوێشتری مەسەلەکە ئەوەیە کە دەسەڵات بەڕاستی بێتاقەتە حوسڵی نەماوە لە بەرامبەر کاری ڕاگەاندن لە هەرێمی کوردستان لە بەرامبەر ئازادیەکان لە بەرامبەر و پێیان وایە ئازادیەکی ڕەها دراوەتە ڕۆژنامەنووسان و ڕۆژنامەنووسان بوونەتە خاوەنی دەسەڵاتێک کە هەم دەسەڵاتیان هەراسان کردووە و هەم زۆر زاری شوەیە کە پێیان وایە تاچی کۆمەڵگای ئێمە کە زۆر زار هەیە سیفەتێکی معینی هەیە لەسەری دەنووسێ یان باز دەکرێت یان زۆر لاپەڕە هەڵدەدرێنەوە یان باسی گەندەڵی دەکرێت لەو مەسائلانە بێتاقەتن و پێیان وایە یاسای ڕۆژنامەگەری بۆتە حسانەیەک بۆ ڕۆژنامەنووسان کە ناتوانرێ ڕۆژنامەنووس دەستگیر بکرێت بەڵام ئەگەر تەماشاش بکەین بە پێچەوانەوە ڕۆژنامەنووس لەگەڵ بوونی ئەم یاسایشدا دەستگیریش کراوە و ڕێگریشی لێکراوە و لێشی دراوە و تا ئاستی ئەوەی کە تیرۆریش کراوە بەڵێ لە یەکێک لە خاڵەکاندا کاکسم کۆماشەت بە ئیتیکی ڕۆژنامەنووسیدا لە لای ڕۆژنامەنووسان زۆر جار قسەیەک دەکرێت لە نێو خەڵکدا کە دەڵێ ڕۆژنامەنووسی و کاری ڕۆژنامەگەری ئێستا ئەوەندەی بە پارە کراوە یاخود وەکو بزنسێک کاری لەسەر دەکرێت پەیامەکەی خۆی لە دەستداوە ئەمەش بۆ خۆی گرفتێکە بەدڵنیاییەوە گرفتێکی زۆر زۆر گەورەیە ئەوەی ئێمە ئێستا تێبینی دەکەین لە کوردستاندا ڕۆژنامەگەری بە شێوەیەکی گشتی ڕۆژنامەگەریەکی ئاراستەکراوە ئەم ئاراستەکراوە ئەمە پێشتر تەنیا گرفتمان لەگەڵ ئەوە بوو کە پێمان وابوو ڕۆژنامەگەری لە کوردستاندا ڕۆژنامەگەری حزبیە بەداخەوە ئێستا کە بۆتە ڕۆژنامەگەری تاکە کەسی تا یان گروپی دیاری کراو یان مەسەرەن زۆر لایەنی دیکە مەسەرەن کەناڵ و موسساتی ئەعلامیان دامەزراندنەوە بە مەبەستی جێبەجێکردنی سیاسی ئابووری یان هەر بوارێکی دیکەی نێو هەرێمی کوردستاندا ئەمە وای کردووە بەڕاستی ڕۆژنامەنووس زۆر جار ینی بنەماکانی ئیتیکی ڕۆژنامەنووسی لە بەرچاو نەگرێتن بەو ئاراستەیە ئیش بکە کە ئاراستە دەکرێتن بۆیە قسەی تۆ زۆر دروستە ڕۆژنامەگەری لە کوردستاندا بە ئاراستەی بازرگانی بازار پێوەکردن و ئامانجی سیاسیش بەڵێ باشە کاکسم کۆ لە سەرەتای بەرنامەکەش ئاماشەم بەوەدا کە ڕێکخراوە ناوخۆیەکان و تەنانە ڕێکخراوە نێودەوڵەتەکانیش ئاماشە بەوە دەدەن کە ئازادی ڕۆژنامەگەری لە هەرێمی کوردستاندا باش نییە یاخود بڵین لە پاشەکشەدایە و بەڕێزیشتان لە قسەکان تاماژەت پێدا کە وتە پێشێلکارێکی زۆر بەرامبەر بە ڕۆژنامەنووسان دەکرێت کەواتە لەم نێوەندەدا سندیکای ڕۆژنامەنووسان چ ڕۆڵێکیان هەیە بەرامبەر ئەو پێشێلکارانی کە بەرامبەر بە ڕۆژنامەنووسان ئەنجامەدرێت بڵێ ئەگەر ئێمە بە شێوەیەکی گشتی تەماشای هەموو ئەو راپۆرتە نێودەوڵەتیانە بکەین کە لەسەر ڕەوشی ڕۆژنامەگەری لە جیهاندا بڵاو دەکرێنەوە لە زۆر بەشی ئەم دنیادا بەڕاستی پێشێلکاری هەیە و ڕەچاوی ئازادیەکان ناکرێ و ئەگەر ئێمە بە دیاریکراوی قسە بکەین ناوچەکانی ئەسکەندەناڤیا ینی مەسەرەن ئارامترین و ئازادترین ناوچەند بۆ کاری ڕاگەیاندن بەڵام بەداخەوە ڕۆژهەڵاتی ناوەڕاست کە هەرێمی کوردستان بەشێکە لەو ڕۆژهەڵاتی ناوەڕاستە ئازادیەکان وەکو پێویست نینەوە ڕێکخراوە نێودەوڵەتیەکان و ڕێکخراوە نێوخۆیەکانیش بەڕاستی زۆر قسە لەسەر ئەوە دەکەن کە ئازادی ڕۆژنامەگەری و ئازادی ڕادەربڕین بە شێوەیەکی گشتی لە هەرێمی کوردستان لە پاشەکشەیەکی زۆردایە
ئەمە سندیکای ڕۆژنامە نووسانی کوردستان و خودی ڕۆژنامە نووسانیش بەڕاستی من پێم وایە ئەمە تەنیا ئەرچی سندیکای ڕۆژنامە نووسان نییە، ئەرچی تاک بە تاچی ڕۆژنامە نووسانە لەسەر ئەم بابەتە بێنە دەنگ و هەڵوێستیان هەبێ و قسەی خۆیان هەبێتن. ئێمە وەکو سندیکای ڕۆژنامە نووسان راپۆرتێکی شەشمانجی هەیە بەردەوام ینی ئەو پێشێرکاریانەی کە لە هەرێمی کوردستان بەرامبەر بە ڕۆژنامە نووسان دەکرێت لە چوارچێوەی ئەم یاسای ئەم راپۆرتە ناوخۆییە کە دواتر دەدرێتە فیدراسیۆنی ڕۆژنامە نووسانی نێودەوڵەتیشدا بڵاو دەکرێتەوە. لەگەڵ ئەوەشدا ئێمە بەیاننامەی لە کاتی ڕووداوی پێویستدا، ینی ئەو ڕووداوانی کە پێویست بەوە بکەن بەیاننامە دەردەکرێتەوە ئیدانەی ئەو پێشێرکاریانە دەکرێت کە بەرامبەر بە ڕۆژنامە نووسان دەکرێتن. خاڵێکی تریش ئەوەیە ئێمە بەردەوام ئەو راپۆرتانە دەدەینە لایەنە پەیوەندیدارەکان لە هەرێمی کوردستان، دەستگا ئەمنیەکان و لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستاندا دانیشتن دەکرێتن کە بەڕاستی پێویستە ئەم پێشێرکاریانە سنوورێکیان بۆ دابدرێ. لەبەر ئەوەی ئێمە ئەوەی تێبینیمان کردووە هەندێک جار هەیە هەندێک پێشێرکاری بەرامبەر بە هەندێک ڕۆژنامە نووسان دەکرێتن بەڕاستی شایەنی ئەوە نییە، ینی تۆ بێی مەسەڵەن سیمای هەرێمی کوردستان لە بەرامبەر پێشێرکاریەکی زۆر ئاساییە لەکەدار بکەیت، چکە ئێمە نابێ ئەومان لەبیر بچێتن. بەڕاستی یەکێک لە مقاوماتەکانی ئێمە وەکو هەرێمی کوردستان ئێستا بەڕووی دەرەوەدا مەسلەی ئازادیەکانە و ئازادی ڕۆژنامەگەریە. بەداخەوە ئێمە ئەگەر نەتوانین ئازادی ڕۆژنامەگەری و ئازادی بیرروڕا لە هەرێمی کوردستاندا وەکو خۆی بپارێزین و لە چوارچێوەی ئەو محافلی دەولیە بەڕاستی حسابی بۆ بکەین، ئێمە زیانێکی زۆر دەکەین هەم لە ڕووی سیاسیەوە هەم لە ڕووی کۆمەڵایەتیەوە و ئەگەر دیقەتیش بدەین مەسەن لەو ماوەیەدا مەسەن هەست دەکەین ڕووداوی نەخوازرا و گەلک زیادی کردووە لە هەرێمی کوردستاندا و یەکێک لە ئەرکەکانی کاری ڕۆژنامەگەریش ئێستا لە کوردستاندا ئەوەیە گواستنەوەی ئەو ڕووداوانەیە. بۆیە من پێم وایە ئەبێ دەسەڵات بەرچاوێکی بەرچاو ڕوونی زیاتر بڕوانێتە مەسلەی ئازادیەکان و وەسەندیکای ڕۆژنامە نووسانیش من پێم وایە زۆر زار قسە لەسەوە دەکەین دەڵێن لەوە دەرچووە ئێمە هەر خەریکی بەیان نامە دەرکردن بین. بەڕاستی ئەبێ هەنگاوی جدیتر بەهاوێژین بۆ ئەوەی ئەو پێشێرکاریانە یعنی بەو شێوە زەقیە و بەو شێوە بەرفراوانیە بەردەوام نەبن. باشە کاکسمکۆ زۆر جار لایەنە سیاسەکانی یاخود کەسانێک لەسەر ئاستی پۆست و پلە باڵاکاندا کە دێنە سەر شاشە قسە دەکەن یاخودەوە تا لە تۆڕە کۆمەڵایەتیەکان کە بڵاوکراوەیە بڵاو دەکەن و یاخود لە ڕۆژە جیهانەکاندا بۆن لە ڕۆژێکی وەکۆم ڕۆدا کە قسەی لەسەر دەکرێت دەڵێن ئێمە ئازادی ڕۆژنامەگەریمان زۆر باشە، ئازادی ڕۆژنامە نووسانمان زۆر باش دابین کردووە، ڕۆژنامە نووسان ئازادن. بەڵام ئەگە بێنیتە سەر حەقیقەتەکە کێن ئەو کەسانەی کە پێشێلکاری بەرامبەر بە ڕۆژنامە نووسان ئەنجام دەدەن؟ بەدڵنیاییەوە ئەگەر ئێمە پێمان وابێ ئێمە وەکو هەرێمی کوردستان وەکو سیستەمی فەرمانڕەوایی لەم هەرێمەدا باوەڕێکی یەقینمان بە ئازادیەکان هەیە، ئەبێ دەستگا موئەسسەساتە ئەمنیەکانیش لەسەر ئەوە ڕابهێنرێن کە چۆن ڕێز لە کاری میدیاکاران بگرن لە کوردستانداوە، چۆن ڕێز لە دەستگاکانی ڕاگەیاندن بگرن و چۆن لە کاتێکە کە ڕووداوێک ڕوودەدا هەڵسوکەوت لەگەڵ ڕۆژنامە نووسان بکەن. من پێم وایە ئەگەر لە منی بپرسی وەکو شخصی من پێم وایە ئەوە خودی جونگە ئەساسیەکانی ئەم وڵاتە یعنی حکوومەتی هەرێمی کوردستانە یعنی بە شێوەیەکی یەقین باوەڕی بەوە نهێناوە کە ڕێز لە ئازادیەکان بگرێ. بۆیە دەستگایەکی ئەمنی مەسەرەن ئەگەر ئاسایش بێ یان ئەگەر پۆلیس بێ لە کاتی ڕۆماڵی ڕووداوێکدا لەلایەن کەناڵێکی ڕاگەیاندن یان ڕۆژنامە نووسێکەوە پێشێرکاری بەرامبەر دەکرێت، چکە مەسەن ئەگەر خاڵێکی تریش مەسەن ئەگەر پێشێرکاریەکە کرا و لە کاتی پێویستدا لێپرسینەوە لەگەڵ ئەو کەسە بکرێت کە پێشێرکاریەکەی بەرامبەر بە ڕۆژنامە نووسان کردووە. من پێم وایە بەدڵنیاییەوە ئەو پێشێرکاریانە بەو شێوەیە بەردەوام نابن و ڕێزێک و سنوورێک بۆ ئەو پێشێرکاریانە دادەندێت کە لە هەرێمی کوردستاندا ڕوو دەدەن. بەڵێ یەکێکی تر لەو پێشێرکاریانی کە بەرامبەر ڕۆژنامە نووسان دەکرێت کاکسمکۆ پێنەدانی زانیاریە کە ئێمە بۆ خۆی لە هەرێمی کوردستانە یاسایەکمان هەیە، یاسای بەدەستهێنانی زانیاری
ژمارە 11 ساڵی 2013 ئەم پێنەدانی زانیاریە یعنی بابەتێکی هێندە قورس و گرنگە کە ئەوە بەو شێوەیە پێشلکاری بەرامبەر بە ڕۆژنامەنووسان کرێت کە لە کاتێکدا ڕۆژنامەنووسان حەقی خۆیانە مافی خۆیانە ڕۆژنامەنووسێکە دەیەوێت زانیاری و ئامارەکان یاخود داتاکان و زانیاریەکان بگەینێتە بینەر ئەم پێشلکاریە بۆچی هەتا ئێستا بوونی هەیە؟ بڵێ من ئەوە دەبەستمەوە بە خاڵێکی تریش بەڕاستی پرسیارێکە منی ڕاکێشا بۆ ئەوەی قسە لەسەر شتێکی تریش بکەم زۆر جار ڕۆژنامەنووس یا کەناڵێکی ڕاگەیاندن کە پەنا دەباتە بەر زمانی زبر یان بە شێوەیەکی ئیسارە ئەو هەواڵە دەگوازێتەوە من پێم وایە دەسەڵات لە هەرێمی کوردستاندا نەیتوانیوە گوێ لە نەیویستووە گوێ لەو هەواڵە یان لەو راپۆرتە یان لەو زانیاریانە بگرێتن کە ڕۆژنامەنووسێک یا کەناڵێکی ڕاگەیاندن لەسەر بنەمایەکی محتەبەر یعنی هاوسەنگ هەواڵەکە دەگوازێتەوە بەڵام کاتێک کە ڕۆژنامەنووس یان کەناڵە ڕاگەیاندنەکە بە شێوەیەکی ئاراستەکراو یان بە شێوەیەکی وروژێنەر هەواڵەکە دەگوازێتەوە یان مەسەن هەندێک شتی تێدایە کە بەدەرە لە ئیتیکی ڕۆژنامەنووسی ئێمە هەستمان کردووە لەو کاتەدا بەرپرسی دیاریکراو یان دەسەڵات یان حکوومەت یاریمی کوردستان بەدەنگ هاتووە بۆیە ئەوەی کە باسیشت کرد کە مەسەلەی یاسایی بەدەستێنانی زانیاری من بە هەمان شێوە ڕەبتی دەکەم بەبێتەوە لەبەر ئەوەی دیسانەکە پێنەدانی زانیاری بە ڕۆژنامەنووسان وای لە ڕۆژنامەنووسان کردووە پەنا ببەنە بەر سەرچاوەی تایبەت سەرچاوەی شەخصی بۆ ئەوەی زانیاریان پێ بدەن لەسەر بابەتێکی دیاریکراودا مەگەر کاری ڕاگەیاندن و کاری ڕۆژنامەنووس لە کوردستاندا گواستنەوەی زانیاری نییە و دەستگەیشتن نییە بەو زانیاریەی کە لە ئارادایە یان بەو کۆمەڵک معلوماتی بەدەستگەیشتووە کە مەوضوعی گرنگ هەیە ئەو ناتوانێت لە سەرچاوەیەکی باوەڕپێکراو یان لە سەرچاوەیەکی ڕاستەوخۆی زانیاریەکانی بەدەست بخاتن بۆیە وای لێ دەکات پەنا بباتە بەر هەوڵی تاکە کەسی یان ئیدی بە هەر شێوەیەک بێ زانیاریەکە بەدەست بخات کاتێک کە زانیاریەکەی بەدەست دەکەوێت هەر دەکەین زۆر جار کەم و کورتی هەیە لە گواستنەوەی زانیاریەکاندا هەندێک شتەیە وەکو پێویستوانە ڕۆژنامەنووس ڕوبەڕووی لێپرسینەوە و دادگا دەکرێتەوە بۆیە من پێم وایە یاسای بەدەستێنانی زانیاری ئەبوایە لە هەوڵ ڕۆژ کە ئەو کاتش من پێم وابوو یاسایەک بوو بە مردووی لەدایک بوو نەیانتوانی بە زیندویی بیخەنە بەردەستی یعنی بچێتە ناو چوارچێوەی ئەو یاسایانی کە لە کوردستاندا هەیە یاسایەکە نەچوە بواری جێبەجێکردنەوە و ئێستا یەکێک لە کێشەکانی بەردەم دەسەڵات و بەردەم کۆمەلگاوە بەردەمی ڕۆژنامەنووسان و کەناڵەکانی ڕاگەاندنە نەچوونە یعنی مەسەن ئەو یاسایە نەچوە بواری جێبەجێکردنەوە. بەڵێ باشە کاکسم کۆ وەکو پرسیاری کۆتایی کاتمان کەم ماوە ئەوەی کە زۆر تێبینی دەکرێت لە هەندێک لە ناوچەکانی کوردستاندا پێشلکاریەکی زیاتر بەرامبەر بە ڕۆژنامەنووسان ئەنجام دەدرێت جا کاتێک کە ڕۆژنامەنووسێک یاخود چالاکوانێک دەوێت ڕاستیەک بگەێنێ یاخود بابەتێک بڵاو دەکاتەوە هەندێک جار لە تۆڕە کۆمەڵایەتەکان و لە ئەکاونتی تایبەتی خۆی بابەتێک بڵاو دەکاتەوە بەڵام دەکەوێتە بەر هەڕەشەکردن هەندێک جار گرتن و دەست بەسەراکردن زیندانیکردن و تۆمەت بۆ دروستکردن ئەم بابەتە بۆ گەیشتوتە ئەم قۆناغە و لەگەڵیشیدا چۆن چارەسەر بکرێت؟ بەداخەوە دیسانەکە من ئەلێرە لە چوارچەوەی ئەو پرسیارەی تۆ ئاماژە بۆ شتێک دەکەم بەداخەوە لە هەرێمی کوردستان هێندا ڕەچاوی پاراستنی ئاسایشی تایبەتی کراوە ڕەچاوی ئاسایشی گشتی نەکراوە ئاسایشی تایبەت زۆر باش پارێزراوە لە ڕووی دانانی مەسەلەن ئەو دیوار بەندانە لە بەرامبەر ئەو شوێنانی کە پێیان وایە ئەمانە گرنگن و ئەبێ بپارێزێن بەڵام بەداخەوە ئاسایشی گشتی وەکو پێویست نەپارێزراوە بۆیە من پێم وایە دەسەڵات ئەبێ ورتر بڕوانێتە ئەم مەسەلەیە و ئاسایشی تاک بەتاکی هەموو ئێمەمانان بخاتە ئەستۆی خۆیەوە و ناکرێ ڕۆژنامەنووسێک کاتێک کە دەچێتە بازار ینی ئەوەی کە لە ماوەی چەند ڕۆژی ڕابردوودا بینیمان ینی راپۆرتێکی ئاساییە پەیوەندی بە زول و بەرگەوە هەیە کەسێک لە پشتەوە لە دواوە هێرشی دەکاتە سەر و پەلاماری دەدات و پێشەرکاری بەرامبەردا دەکات بەداخەوە خاڵێکی تریشەیە من عەز دەکەم دیسانەکە ئاماژەی پێ بکەم ئەوەیە
کاتێک کە ڕۆژنامە نووس ئەرچی ڕۆژنامەگەری خۆی جا لە سوۆسیال میدیا بێ یان لە کەناڵێکی دیاریکراوی بیسترا و بینرا و خوێنرا و بێتن ڕووداوێک دەگوازێتەوە یان باسی شتێک دەکا دیسان پەنا دەبرێتە بەر تەخوینکردنی کەسەکە کە پێیان وایە ئەمە سەر بەلایەنێکی دیاریکراوە یان سەر وەکو ئەوەی ئەگەر ئاماژەی پێ بکەم مەسەن ئەوەی کە ئەو تەخوینەی بەرامبەر بە هاوڕێمان ڕۆژنامە نووس ڕەن سەنگاوی بینیمان بەڕاستی کە لە کەناڵێکی دیاری وەکو ڕوودا و کار دەکاتن بەڵام لە بەرامبەر ئەر کارە ڕۆژنامەگەریەکانی ئیتر تەماشەمان کرد و بینیمان تەخوینیان کرد بەوەی کە بۆ لایەنێکی دیاریکراو یان بۆ کەسێکی دیاریکراو کاری ڕۆژنامەگەری دەکاتن. چارەسەرەکە هەموو خاڵانە بوو کە لە سەرەتا باست کرد هەتا ئێستا؟ بەدڵنیاییەوە خاڵە ئەساسیەکان بۆ چارەسەرکردنی ئەوە باوەڕبوونی یەقینی دەسەڵاتە بە ئازادیەکان و لە بەرچاوگرتنی ئیتیکی کاری ڕۆژنامەگەریە لەلایەن ڕۆژنامە نووسانەوە و جێبەجێکردنی یاسای ڕۆژنامەگەریە لە هەرێمی کوردستان داوەکو خۆی من پێم وایە لە بەرچاوگرتنی ئەم سێشتی زۆر جەوهەرین بۆ ئەوەی ئێمە هەم ئەزمموی یان سیمای ئازادیەکان لە کوردستان جوانکەین و هەم ئەو پێشێلکاریانەی کە بەرامبەر بە ڕۆژنامە نووساندا هەیە من ناڵێم بن بڕیان بکەین بەڵام لانی کەمیان کەینەوە هەندێک شتێک کە ڕوودەدا بەڕاستی شایانی ڕووداننی. بەڵێ دەستەکانت خۆش بێ کاکسم کۆ زۆر سوپاس ماندوومان کردی سپاس بۆی کە لە هەولێر و بە شوێکی ڕاستەخۆ لەگەڵێمە ئامادە بووی سپاس بۆ سمکۆ عەبدولکەریم کە بەڕێزی یاسکرتێری لقی هەولێری سەندیکای ڕۆژنامە نووسان و تایبەت بە ڕۆژی گیانی ئازادی ڕۆژنامەگەری لەگەڵ ئێمەدا میوان بوو سپاس بۆ یۆش کە هەتا ئێستا بینەرمان بوون کاتێکی خۆش بۆ گشت لە یەکتان خۆتان لەگەڵ